حاجیانی ساڵی داهاتوو دەبێت پشکنینی پزیشکی بکەن ئەگینا ڤیزایان پێ نادرێت. لە مەرجێکی پێشوەختەدا سعودیا بەڕێوەبەراتی حەج و عومرەی کوردستانی ئاگادار کردوتەوە لەوەی کە هەموو ئەو کەسانەی ناویان هاتوۆتەوە بۆ حەجی ساڵی داهاتوو دەبێت پشکنینی پزیشکی بکەن، پشکنینەکەشیان پاک دەرچێت ئەو کات ڤیزایان پێدەدێت. ئێمە ئەم زانیاریەمان لە کاروانسوونی وتەبێژی بەڕێوەبەراتی حەج و عومرەی کوردستان وەرگرت. ئەوەتی ساڵانی پێشوش ئەو بڕیارە هەبووە، بەڵام ئەم ساڵ سیستەمە و بە ئۆنلاینە دەبێت سعودیا پێشوەختە ئاگادارکەینەوە جا ڤیزاکانمان پێدەدات. ئەوتیشی کە لەگەڵ وەزارەتی تەندروستی چەند لێژنەیەکیان پێکێناوە چەند بکێک دیارەکەن بۆ ئەو پشکنینانە، ئەو کات حاجیان ئاگادارەکەنەوە بچنە بنکەکان و پشکنینەکانی خۆیان بکەن. لەگەڵ پشکنینەکانیش دەرزی دژی ئانفلۆنزا و نەخۆشەکانی تریشیان لێ ئەدرێت. بۆ حەجی ساڵی داهاتوو 5851 کەس ناویان هاتوۆتەوە، تێچووی حەجەکەش 7,100,000 دینارە.